هەڵسەنگاندنی مەترسیەکانی گەندەڵی لە بواری توێژینەوەی زانستی باوبەشی لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا بەڕێوە دەچێت کە هەر سێ پرۆژەی گرنگن و بە تاکید بە تەماشین لە مانجی یەشی ساڵی داهاتوویان ئەو پەڕی تا سەرەتای مانجی دوو راپۆرتێکی یەکەم لەسەر هەنگاوەکانی جێبەجێکردنی استراتیژیەکە بڵاو بکەینەوە. بەسبەت خاڵی فۆرمەکان ئەم ساڵ 1838 فۆرم بۆ هەردوو زۆری خولی یەکەم گەڕاوەتەوە. خۆتان نەزانن پرۆسەی دابەشکردن و گەڕانەوەی فۆرمی ئاشکراکردنی سەرۆک سامان پرۆسەیەکی بەردەوامە. ئەو بەڕێزانێک کە پۆست وەرەگر فۆرم یەکەم پڕەکەنەوە ئەو بەڕێزانشی کە لە پۆست بەردەوام دەبن پاش هەر 3 ساڵ جارێک فۆرمی خولیان بۆ بەڕێوە دەچێت. خاڵ چاڵکی شتری ئەوە متابعکردنی واژۆی فەرمانبەران لەسەر ڕێنمایی و ڕەفتاری وەزیفی کە کار ئەو ڕێنمایی لە 2016 دەرچووە خاڵێکی گرنگە. لەو 90 دەستگای کە ئەمساڵ سەردانیان کراوە ژمارەی پابەندبوون بە واژۆکرد لەسەر ئەو پەیماننامەی ئەو ڕێنمایی ڕەفتاری وەزیفی لە حدودی 197 بووە. دێنە سەر فەرمانگەی یاسایی. فەرمانگەی یاسایی تەبان باسی کەیسەکان دەکەین. ئەم ساڵ دواتر ژمارەی کەیسەکان لە بابەتی فەرمانگە لێکۆڵەوەکان وەتان باسەکەین. ئەو ساڵ وەکو حەسم لە دادگاکان 77 کەیسی سزایی لە ئەو ساڵوە نیشانی ساڵی ڕابردوون حەسم کراوە. راپۆرتێکی تازە یاسای دیوا ئەوەیە فەرمانگەی یاسایی هەیە لەسەر جێبەجێکردنی یاسای چاکسازی